وقرانيا پێشکەشە بە کاکە بەسام بندیان کورە کاکە لە ناو بندیانەکان ڕاست بزربووی پێشکەشە بە بەسام ڕەنجڕۆڤەر و کاکە سامان زێڕینگەر پێشکەشە بە هەموویانە بەڕێزەکان کاکە ڕێباز عەقارات بندیان ئاری یاڵا بەسام ڕەنجڕۆڤەر بەسام ڕەنجڕۆڤەری باشەی دەبی سەدی بینیەوە چیوە یەک کۆمەرە خوردەتینەیە دەی 15 نەفەری فیلم بەزەوە دەکاتەوە ڕێباز عەقارات دەژێ کوسەر شەقلاوە ئەو ئاوازەی بۆ دەڵێم بۆ بەسام ڕەنجڕۆڤەرە بۆ ڕێبازی عەقارات ئەو کوڕە کۆڵەدەرە دەکپایە دار بێ بژی دەیناسم زۆر خەتەرە ڕۆژی چەنگانەدا بڕۆهانای بۆ بەرە ئەوەش بۆ کاکە سامە ئەو گۆرانیای بۆ بەرە بە بۆنەی تۆوە شادێ هەر کەسێ زێڕەنگەرە بۆ سامانی هەردەڵێم ئەو بەندانەم خەتەرە ئەمە زیرەک وای دەڵێ ئەمە زیرەک وای دەڵێ بۆ سامان زێڕەنگەرە دەکپایە دار بێ بژی شێخدانا لێرانەیە ئەو پەیامەی بۆ بەرە ڕەنجی شەهاراس نارینی دڵی منە سەنجوان و سەن بەفامە وەرە بە قوربانت بم وا دەڵێم نەوارە بۆ کۆچەری شەقلاوە بۆ کۆچەری شەقلاوە بۆ بەندەی کوڕەمامە ئەوە چاچی بۆ دەڵێم بەو بەندە بارامە ئەخۆت کڕکە دوێ لاوە بگیان لێرە جوانیان بۆ دەڵێم لێرە جوانیان بۆ دەڵێم بەندی بند زۆر ئارامە سایەکی ڕەنجڕۆڤەرە سڵاو لەو کاک بەسامە بۆ ڕێبازی عەقارات بۆ من وەک کوڕەمامە بۆ سامانی زێڕینگەر هاوای لە خەیاڵدامە دەکپایە دار بێ نەوزاد دەکپایە دار بێ نەوزاد وا دەیڵێم بە ئاکامە بۆ نەوزادی مەتحەمە دەیڵێم مەلەواکامە سەلاو لە کاکە
صلاة ذكر استمر بهواما يلا هردلي ورا ورا شتب جوال النايا نازاني دي ذكايا شو سند بوي قريايا ضلي من لويلايا شيون وويلايا علي ظلم ببينا زيرك بوتو قريايا أول سجاب وظلم لو أهنقو هرايا وبروار وانتسي أو بندي بروايا وبسم رجل برو تعدي شخانايا ديرت وانيا وظلم لو أهنقو هرايا شوية شغارز هو برسا ومنايا وسامان زيرين قرا بفارزي خدايا شغارز دوين درا نازان بوتس وأولياء أفرم باورا وانتزي بو محامي كوتر